بۆ نەهێشتنی کێشەی کەم ئاوی کۆمەڵێک پرۆژەی ئاو بە لێدانی بیر و چارەسەرکردنی کێشەکانی کەم ئاوی لە هەولێر جێبەجێکراون کەوای کردووە کە لە وەرزی هاوینجا بە تایبەتی لەگەڵ گۆڕانەکانی کەشوهەوا کە کاریگەری لەسەر هەرمی کوردستانی شەبووە لە پارێزگای هەولێر و کێشانە چارەسەر بکرێن. من لەسەر کۆی پرۆژەکان و بابەتانی کە پەیوەستن بە چارەسەری کێشەی کەم ئاویەوە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز رابەر حوسێن حەمەد بەڕێبەری ئاوی هەولێر کە لەگەڵما زۆر بەخێر بێی بەڕێز رابەر. ئەو پرۆژانە چین کە بە تایبەتی لە وەرزی هاوین لەگەڵم هەموو گۆڕانکاریانەدا لە هەولێر بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی جێبەجێکراون؟ زۆر سپاس دەکەم. طبعاً بەنسبەت شاری هەولێری خۆشەویست ساڵانە بەهۆی دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی واروەها زیادبوونی خواست لە وەرزی هاویندا بێگومان گرفت دروست دەبێ، کەم ئاوی دروست دەبێت لە بەشێک لە کۆڵانەکانی شار و بۆ مەبەستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر، هەروەها پارێزگای هەولێر، وەزارەتی شارەوانی بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەڕۆ هەوڵێکی چوڕوپڕماندا بۆی ئەو ساڵ ئەو کێشەی کەم بکەینەوە. بێگومان بەشێک لەو کێشانە بریتی بوون لە دابەزینی توانای ئاوی ئیفراز، ئەو پرۆژەکانی وێستگەکانی ئیفراز بەهۆی لە کارکەوتنی هەندێک لە پەمپەکان بوو، هەروەها بەشێکیشیان بەڕاستی بۆ ڕێکەیان کێشەی هەبوو کە نەمانەتوانی زیادی بکەین. بۆ مەبەستا لە ڕێی پارێزگای هەولێرەوە بودجەیەک دابین کرا، سوپاس بۆخوا کە ئەو پرۆژەیە تۆباری جێبەجێکردنەوە و بە زیادبوونی بە گۆڕینی ئەو بۆڕیات نزیکی 2000 مەتر سێجا لە کاتژمێرێک زیاد بوو. کۆی ئەو چاکسازیانەی کەوا لە ماوەی 45 ڕۆژ لە ئیفراز کردمان لە بەرهەمی ڕۆژانەمان لە 250,000 مەتر سێجا لە ڕۆژێکدا بەرز کردەوە بۆ 350,000 مەتر سێجا لە ڕۆژێکدا. لە سەدا چەندی ئەو کێشانەی چارەسەر کریا بڵێن کەم کردەوە؟ بێگومان ئەتوانم بڵێم بە تەواوی چارەسەری کردن لە تاکوتەرا لە چەند شوێنێکی هەولێر کێشەمان ماوە لە چەند کۆڵانێک گەنا بەڕاستی ئەو کێشانەی کە چەند ساڵە هەبوو بەهۆی لە کارکەوتنی بەشێک لە وێزگەکانی ئاوی ئیفراز بێگومان نەماوە. باشە لە چەند گەڕێکێکی هەولێر کێشەی کەم ئاوی هەبوو بە ئەوەی بۆ ئەوەی کە چارەسەریان بابەتە بکرێت چی کراوە لە بەرەوەی هاوڵاتیان لە مۆرزەدا بە تایبەتی پێویستی زیاتریان؟ بەڵێ بێگومان ئەو گەڕەکانی کەوا کێشە دروست دەبوو ئێمە لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر ژوورێکی عملیاتمان پێکینە و هەروەها بە سەرپەرشتی بەڕێوەبەری ئاوی هەولێر و بەڕێوەبەرایەتی گشتی لە بەڕێوەبەرایەتی گشتی ئەندازیار ئالی ئەحمەد قادر و بە چاودێری پارێزگای هەولێر بوو. بێگومان ئەندازیارانمان دابەش کرد بە سەر 6 زۆن لە هەولێر و ڕۆژانە پێشوازیمان لە داواکاری هاوڵاتیان کرد. لە هەمان شوێنیش ئەندازیارەکانمان لە کوچە کۆڵانەکانی شار بەدەم داواکاری خەڵکو چون کاریان بۆ کردن، هەروەها تیمەکانی چاکردنەوەی تۆڕەکانیش لەم پرۆسەیەدا بەشدار بوون. بەشی جیۆلۆجی بەڕێوەبەرایەتیەکەمان هەڵسا بە لێدانی 15 بیت بۆ شوێنانی کەوا وشک بوو 5 بیریش لە ڕێی پارێزگای هەولێرەوە بە شێوەی متەفەڕقە بێگومان ئەوانیشمان لێدا 11 بیری خێرخوازیمان لێدا لە شاری هەولێر و پرۆگراممان هەیە 15 بیری دیکەش بۆی بەتەواوی کێشەکە بکرێت. لێدانی بیر کە پشت بە سەرچاوی ئاوی ژێرزەوی دەبەستێت چارەسەری کێشەی کەم ئاوی دەکات بە تایبەتی کە خەڵک زۆر ئاو بەکار دەهێنێت و پێویستە ڕۆژانە بابەتە چارەسەر بکرێت. بێگومان ئەو شوێنانەی کەوا سەرچاوی ئاویان بیرە بێگومان دەبێ بیرەکانی ئەوانەی کە وشی بوون بیرەکانیان بۆ لێ بدەینەوە و هەروەها ئەو شوێنانی کەوا سەرچاوی ئاویان کەمە پێویستیان بە بیرێکی نوێیە بێگومان ئەوانەشمان بۆ کردوون. ئەمە جگە لەوەی کە ئێمە پرۆسەیەکی چڕوپڕی تانکەرینجیشمان هەبووە بە سوپاسەوە بە هاوکاری دەستگای خێرخوازیەکان، دەستگای خێرخوازی بارزانی، هەروەها گەلیاوە گڕۆپ، حاجی گری سوورچی بەشێکی لە زێرەوانەکان بەڕاستی لەگەرمان بەشدار بوون بە گوژمەی 367 میلیۆن دینار ئێمە کارمان کردووە. ئەو مودەیە کە ئەو 6 ڕۆژە نزیک 5 میلیارد دینار ئێمە کارمان کردووە بۆ پرۆژانێک کە باسم کرد. زۆر باشە، بەڵام لەلایەکی دیکە و چۆنێتی بەکارهێنانی ئاو لەلایەن هاوڵاتیانەوە دەست بە ئاوەگرتن زۆر گرنگە لەم کاتەدا بۆ یارمەتیدانی ئەو پرۆژانێکەوە هەتانە. لە بواری هۆشیارکردنەوەی هاوڵاتیان وەکو بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر لەگەڵ لایەنەکانی دیکە چیتان کردووە؟ سوپاس بەنسبەت ئەو هۆشیارکردنەوە بێگومان 2 ڕۆژ پێش ئێستا حملەیەکی چروپڕی 7 ڕۆژیمان ڕاگەیان لە ڕێگای بەهامانجی لەگەر فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان، ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە، واروها ڕێکخراوێکی تر بوو
کە بێگومان ئەکشن فۆر هیومانیتی ئەو حملەیە 7 ڕۆژ دەخایەنی و ئێستا لە حملەکە بەردەوامە لە بواری بە فیڕۆنەدانی ئاو هەروە هۆشیارکردنەوەی خەڵک بێگومان تیمەکانیشمان لە بەشی سەرپێچیەکان بێگومان ئەو زێدەڕۆیانە کە دەکرێنە سەر ئاوی تۆڕەکانی ئاوی خواردنەوە بێگومان بە تاچی کار لێسەرەکەن. ئەتوانین بڵێن بە جێبەجێکردنی پلان و پرۆژانە کێشەی کەم ئاوی لە هەولێر بە تەواوەتی چارەسەر دەکرێت؟ چارەسەر بووە ئێستا ئەوەی هەیە لە شارێکی وەکو هەولێر تاکوتەرا بێگومان کێشە هەر دەبی بەهۆی خەزاوناحیەکانی دەوروبەری بەناو شاری هەولێرەوە بەو کێشانەی کە هەبوو پێش ئەوەی لە سنووری خزمەتگوزاری بەڕێوەبەراتێکی منە ئەتوانم ڕای بگەێنم کە کێشەی کەم ئاویمان نەمایە تاکوتەرا لە هەندێک شوێن کێشە دروست دەبی بەهۆی گرفتی کارەبایی و هەروەها بەهۆی گرفتی میکانیکی ئەو لە شوێنانە بێگومان دروست دەبی بەڵام ئەوانە کێشەی درێژخایەنی زۆر کورتخایەنن وەروە دەمێ ئیشارەت بە شتێکش بدەم بۆ بەهۆی کەمبوونەوەی کارەبای بیرەکانمان بێگومان لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە 300 بیری ئاومان لەگەر مۆلدی گەڕەکان بەستۆتەوە کارەبای 24 کاتژمێریمان بۆ دابین کردوون تاوەکو زاڵ بین لەسەر کێشەی کەم ئاوی لەو شوێنانە. زۆر باشە بەڕێز ڕابەر حسێن حەمەد بەڕێبەری ئاوی هەولێر زۆر سپاس کە لەگەڵمان سپاس.